اگر داوی زانیاریان لسر جوینا وزیر دارایی دگل هر دو لیجنین پارلمانیش مرا رابگهینی. بالا سلام لبی شوان دیاره تاکوی است که لکاش بر نزدیکی دبدوا و تاکوی است کوبنوکا بردوامه و الان او دو لیجنی که خواه آماده بکن لیجنی وزوار و لیجنی دارایی پرسیار لوزیری دارایی دکرد و اوش ولامی پرسیار کند داد و رون کردنوی خوی داد چون که وکو خوی لپیش دا آمادی خوی نشان داد بوی که هر پرسیاری که لبکرد بیت پیشور پرسیارک او رون کردن خود داد ولامی داد بالام لپرسیاری که لیجنی دارایی پرسیاری لکردو که آخو کی موچی فرمانبران به تایبەتی مامۆستایان دەدرێت وەکێو قەیرانە چارەسەر دەکرێت و ئاماژی بۆدا کە لە بانکی کۆمڤێرزی ئەڵمانیەوە بڕیارە لە هەفتەی داهاتوو نزیکەی 200 ملیۆن زیاتر 200 ملیۆن دلار زیاتر بگاتە هەرێمی کوردستان و بەو مەرجەی ئەگەر پارەکە بەو مەبلەغە بگات ئەوە یەکەم موچە دەدرێت بە موچەی مامۆستایان یا خود موچەی مامۆستایان دابش دەکرێت بە یەکەم پلەی وەزیفی دواتر موچەکانی تر چونکە لە ئێستادا لە کۆی ئەوەی کە زانیاری بێت لە ئێمە لە نزیکەی 6 ملیۆن دلار تەنها 13 ملیۆن دلار ماوەتەوە لە وەزارەتی دارایی و ئەوش بەشی ئەو موچانە ناکات کە دابش بکرێت چونکە لە ئێستادا هەموو لایەک ئاگدارە کە قەیرانەکان کەمێک زیاتری کردووە و زۆربەی موچەخۆران فەرمانبەران بایکۆتی خوێندنیان کردووە بایکۆتی داوامەکانی خۆیانیان کردووە بۆی کە موچیان پێ نەدراوە بۆیە تا ڕادەیەک پستانێکی زیاتر کەوتوتە سەر وەزارەتی دارایی بەڵام ئەو ئاماژی بۆ کردووە و وەڵامی داوتەوە کە بەو مەرجی ئەگەر ئەو مەبلەغە پارێکە نزیکەی 200 ملیۆن دلار زیاترە نزیکەی 230 بۆ 225 ملیۆن دلار دەبێت ئەگەر بێت و بگاتە هەرێمی کوردستان ئەوە ڕۆژی یەکشەممەی هەفتەی داهاتوو موچەی مامۆستایان دابش دەکرێت ئەمە دوایین زانیار وە ڕەنگە شوان ئەوەی زانیاریش بێ لای مە ڕەنگە نزیکەی کاژمێر 12 نەکاتە کاژمێر 12 کۆبنەوەکە کۆتایی پێبێت و دانیشتنی ئاسایی پەرلەمان دەست پێ بکات. باشه برزان يعني وزير دارایی هر دگل هر دو لیجنام رنتخاره یانجی دگل پارلمان يجي رنشنا پارلمان يجي آماده بيت. ناش شوانەوەی کە ئەماگەدار بن تەنها لەگەڵ ئەو دوو لیژنەیە ئامادەیە و کۆبوونی خۆیان بەردەوام دواتر کۆتایی بێتێت و هەر لە پشتی من لێرە کۆنفرانسێک ئەنجامدەن بۆی بۆ دەستگاکانی ڕاگەاندن و بۆ ڕایگەشتی ڕوونکردنەوەکانی خۆیان بخەنە ڕوو و هەروەها کە چی زانیارێک و ناوەڕۆکێکە بۆ لە کۆبوونەوەکەدا بیخەنە ڕوو بەڵام تا ئێستا 100% دڵنیانین کە وەزیری دارایی دێتە ئێرە و کۆنفرانس ئەنجام دەدات بەڵام بۆی کە بەڵێنیانداوە بە دەستگاکانی ڕاگەاندن بەڵێ دێتە ئێرە و کۆنفرانسێکی ئەنجام دەدات بەڵام لەگەڵ دانیشت لەناو هۆڵی پەرلەماندا کۆ نابێتەوە بە پێی زانیاریەکانی ئێمە تەنها لە دوای ئەو کۆبوونەوەدا دێتە ئێرە کۆنفرانسێک ئەنجام دەدات بەڵام دوای کۆبوونەوەکە پەرلەمان دانیشتنی خۆی بە ئاسایی ئەنجام دەدات. بەڵێ باشە بەرزان ئەگەر زانیاری تابن ئاخفتنێن وەزیرێ دارایی بۆ ئەندامێن هەردوو لیژنەیان یعنی شیعە قەنەعەتێ بە ئەندامێن هەردوو لیژنەیان بکەتن یان نە؟ بەڵێ لە سەرەتادا ئەوەی کە زانیاری هەبوو لای ئێمە وەزیری دارایی بە هەردوو لیژنەکەی وتووە بە ئەندام پەرلەمانەکانی گوتووە کە ئەگەر بێت و ئەو ئامادەیە گەر متمانەشی لێ وەرگیرێتەوە گەر قسەکانی بە قەنەعات وەرنەگیران یاخود پەسەند نەکراوە لەلایەن ئەو لیژنانەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ باسێکی متمانە وەرگرتنەوە نەکراوە تەنها ئەو پرسیارانە کراوە و وەڵام دراونەتەوە بەڵێ بەپی ئەوەی کە تا ئێستا باسیەوە نەکراوە کە متمانەی لێ وەربگیرێتەوە یاخود هیچ گفتوگۆیەک لەو بارەوە نەکراوە دیارە قسەکانی وەزیری دارایی بەڵام وەزیرێ دارایی قەنەعەتێ بۆ ئەندامێن هەردوو لیژنەیان چێ بکرد؟ شوان تا ئێستا کۆبوونەوەکە کۆتایی پێناتەوە بەڵام تا ئێستاش دیارە قسەکانی گەیشتۆ بە قەنەعەتێک چونکە تا ئێستا گفتوگۆ لەو بارەوە نەکراوە کە متمانەی لێ وەرگیرێتەوە یاخود متوانەی لێ وەرنەگیرێتەوە بەڵام بەرزان قەنەعاتی پێ گەلێک سپاس بۆ